بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ناڕەزان و ناڕزایەتی و خۆپیشاندانەکانی خەڵکی کوردستان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دژی لێبڕینی موچە و کەمی خزمەتگوزاری بەردەوامە بەڵام تاو کوێستا دەسەڵاتدارانی هەرێم وەڵامی داواکاریەکانی خەڵکیان نەداوەتەوە لە هەندێک ناوچە خۆپیشاندان بەڕێوە دەچێت بەڵام وەڵامی داواکاریەکان نادرێتەوە لە سنووری هەولێر و دۆکیش ڕێگا بە خۆپیشاندان نادرێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر مامەڵەی دەسەڵات لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵک دەکەین بە میواندارێک لە بەڕێزان دارا سەرەیەکانیانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی و سەباح قارەمانی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. خاکی خۆچی ڕەسەنە ئێوە ناڕەسەن دەرچوون خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان دژی حکوومەتی هەرێم بەردەوامن. وەڵام نەدانەوەی داواکاریەکانیش لەلایەن حکوومەتەوە فەرمانبەر و موچەخۆرانی تەواو ناومێد و تووڕە کردووە. لەو چوارچێوێشدا ماوەی 7 ڕۆژە خۆپیشاندانی بەشێک لە فەرمانبەر و مامۆستایان و چالاکانی مەدەنی لە ڕانیە دژی دواکەوتن و لێبڕینی موچە و کەمی خزمەتگوزاری بەردەوامە. وەکو مامۆستایان وەکو فەرمانبەران وەکو سەرجە و چیر و توێژەکان داواکارین لە حکوومەتی هەرێم و داوا ئەەکەین موچە لە کاتی خۆیان بدرێ و موچە بە تەواوەتی بدرێ ئەم لێدزینەی کۆتایی پێبێ و هەروە پشتگیری هەموو خۆپیشاندانێکی ئاشتی ئەەکەی خۆپیشاندانێک دەکەی کە داواکردنی حەقی و مافی ڕەوای جەماوەری تیابێ و بەردەوامیش دەبین ئینشاءڵڵا هەتاکو حەق و مافی خۆمان دەستێنین. دیارەم خۆپیشاندانانە چەند ڕۆژێکە درێژیان هەیە لە شاری ڕانیە لە دەڤەری ڕاپەڕین بەڵام ئەمڕۆ زیاتر تاکیدکردنەوە بۆ پشتگیری ئەو گەنج و لاوانەی کە ڕۆژانە دێنە سەر شەقام کە بەڕاستی نەبوونی تینی بۆ خۆیان بۆ کەسوکاریان هێناوە و لە معنەتێکی گەورەدان بەڵام دەسەڵات قەدری ئەم گەنج و لاوانە نازانێت بە سەرکوتکردن سەرکوتیان دەکات دەیانگرێت لە زینداندان. هەروەها لە ئیدارەی گەرمیان بۆ دووەم ڕۆژی لەسەر یەک هاوڵاتیان و مامۆستایان و موچەخۆران لە خۆپیشاندان بەردەوامن. خۆپیشاندەران دروشمەکانی بڕوخێ دز و حکومەتی چەتەگەرایی و نابۆ بڕینی قوتی موچەخۆرانیان دەوتەوە. ئێمە تەنها داواکاریمان موچە نییە و ئەم حکومەتە ئەوێ هەموو ئەو گەندەڵی و دزی و جەردی و دەخەڵیەی کە کردێتی لە وڵاتە و پلانی بۆ داناوە بەردەوام بێ لەسەری بۆەوە ئێمە خاڵی کاتەوە بۆ ئێمە قەناعەت پێ بکاکەوە دوو مانگجارێ بینە سەر شەقام و داوای موچە بکەین داواکەین لە هەموو چین و توێژەکان لەگەڵمان هاوڕابن بۆ هەڵوەشانەوەی ئەم حکومەتە فاشیلە. ئەڵێ بەخۆت مەنازەوای بەو سەرەوە وێرانەی وەتەن ئاواکەرەوە یعنی ئەوە گەورەی نییە تۆ لەو سەرەوە دانیشی بێ لێراوە وڵاتەکەت کەلاوەیە. ئێمە لە وڵاتە ئەژین خوێنمان بۆی ڕشتووە دەریایەک لە خانەقیوە هەتاوەکو زاخۆ خوێن ڕشتووە ئەم خوێنە ئەم بەرهەمەی هاوتووە ئەم بەرهەمە بۆ چەند کەسێک و چەند تاقمیەک نییە ئەمە ئەبێ وڵاتی پێبژێوی بدرێت. بەڕاستی ئەوەی ئەکرێت لەم وڵاتە لەم هەرێمە دزیەکی ئاشکرایە چەتەی ڕێگریە ئەم دەسەڵاتە بەهێز توانوویەتی هەموو شتێک بۆ خۆی قوڕکات ئەم حکومەتە ئەبێ یعنی بە هەر شێوەیەکە بێت لابرێت لە دەسەڵات. بەڵام من لەگەڵ ئەوە نیم یعنی دووبارەی ئەەکەمەوە لەگەڵ لە چەند شوێنێکی تر وتومە لەگەڵ ئەوە نیم دام و دەستگاکان بچوتێنین دام و دەستگاکان وێران بکەین ئەم دام و دەستگایانە بە 30 ساڵ بنیادمان ناوەتەوە بە خوێنی شەیدەکانمان بنیادمان ناوەتەوە هەر چۆن هەر ڕێ بە هەر ڕێگایەکە بێت دەسەڵات بگۆڕین دەسەڵات لا بدەین. زام کە پڕ بوو لێی عەرزێ لە شاری سلێمانیش ئەنجومەنی فشار بە مەبەستی ڕێخستنی خۆپیشاندانی سەرتاسەری کۆبوونەوەیکی فراوانی بۆ نوێنەری چین و توێژە جیاوازەکانی ناوشاری سلێمانی و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و کەرکووک ڕێخست. ئامادەسازیە کرێ بۆ خۆپیشاندانێکی سەرتاسەری و لەگەڵەوە شابڕیاردرا ئێمە وەکو ئەنجومەنی فشار بڵین پشتیوانی هەموو دەنگێکی ناڕازی لێرە و لە بڵین لە هەرێمی کوردستان ئاکەینە سەرتاسەریە هەچ خۆپیشاندانێک هەبێ هەر دەنگێکی ناڕازی هەبێ ئێمە پشتیوانیەکەین داواش لە خەڵکەکەین پشتیوانی بکەن بۆ داواکردنی مافی ڕەوای خۆیان. ئێمە هیوادارین خەڵک
وشیارتر بێ لە ئێستا دەسەڵات نەی خەڵەتێنێ دەسەڵات وای لێ نەکا ئەو خەڵکە بکاتە دووبەرەوە ئەمە هی فلان کەسەوە هی فلان کەس نییە خەڵک بێتە سەرجادا بێتە سەرچەقام بۆ داوای مافی ڕەوایی خۆی چووکم ئەگەر وانەکە سبەینێ ئەم دەسەڵاتە ئێستا لە 21 موچەکەی دوای 2 مانگ بڕیوە ئەم جارە دوای 3 مانگ لە 130 تا 40 موچەکەیە بڕێ بۆیە هیوادارم ئەو خەڵکە تێبگا ئەم دەسەڵاتە توانای چاکسازی نییە بۆیە تەنها خۆتان ئەتوانن تیماری برینی خۆتان بکەن ئەوەش بە خەڵکەکرێ بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی شارستانیانە بە شێوەیەکی مەدەنیانە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمکە لە سەرەتادا بانگەشەی چاکسازی دەکرد ئێستا هەوڵەکانی لە بڕینی موچەی موچەخۆران کورت کردووەتەوە و ئامادە نیە گەندەڵی نەوت و قاچاقچێتی خاڵە سنووریەکان چارەسەر بکات بۆ باشکردنی دۆخی ژیانیشیان هاوڵاتیان لە شار و شارۆچکەکانی هەرێم تووڕەن و ناڕەزایەتی دەردەبڕن بەڵام لە هەولێر و دهۆک بە زەبری چەک ڕێگە نادرێت خۆپیشاندان و ناڕەزایەتی بکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک دارەگەر لە بەڕێستان و دەست پێ بکەین سەبارەت بە مامەڵەی دەسەڵات لەگەڵ خۆپیشاندانەکان یاخود بڵین لە سلێمانی خۆپیشاندان دەکرێت بەڵام حکومەت وێرە ناگرێت لە هەولێر ڕێگە بە خۆپیشاندان نادرێت لە دۆک ڕێگە بە خۆپیشاندان نادرێت و خۆپیشاندەر بڵێنەوەی کە بەنیازن دەستگیر دەکرێت ئەمە چ جۆرە مامەڵەیەکە لەگەڵ ناڕەزایەتی خەڵک بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ سڵاوش لە بینەرە بەڕێزەکان بەداخەوە ئەتوانین بڵێن دوای ئەزمموی 29 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەزمونونەکە بەمانای وشە ئەزمونێکی شکست خواردووە حکوومەت لەژێر پرسیاری زۆر گەورەدایە لایەنە سیاسەت دەسەڵاتدارەکان ئەوانەی کە بانگەشەی ئازادی و دیموکراسی و مافی مەدەنیان نەکرد پێم وایە لە چوارچەوەی کۆمەڵە دروشمی برێخەدار زیاتر هیچی تر نەبوو ئەو بەرنامەی کە بانگەشەیان بۆ کرد بە ڕازگۆ نەبوون لەگەڵیا و هەرێمی کوردستان و ناو ناوبانگی ئەزمونونەکان بە ئاخارێکی زۆر خراپ برد و شکست و یەک کۆمەڵە شکستێک لە دوای یەک کۆمەڵ زنجیرەیە قەیرانیان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هێنا ئێستاش بەداخەوە لەبری ئەوەی دام بە هەڵی خۆیان نابنێن لەبەرەوەی لەبری ئەوەی بڕیار بدەن گەندەڵی ڕیشە چێس بکەن و خزمەتی هاوڵاتیان بکەن ئێستا لەبیری ئەویان چۆن دەنگە درێرەکان دەنگە بوێرەکان خەڵکە ئازادی خوازەکە ئەو خەڵکەیەکێتە سەر شقام کە داوای مافی ڕەوای خۆیەکە بێدەنجی بکەن بەداخەوە لە ساڵانی ڕابردووشە هەر ئەم دەسەڵاتە بوو ڕاستە لەوانەیە ئەم کابینە نەبوو بێ بەڵام هەمومان نەزانین لە نەوتویەکەوە لە دوای ڕاپەر نەمەزنەکەی بەهارینەوەیەکەوە ئەم حیزبە لە دەسەڵاتداران ئیتر شخصەکان گۆڕاون خۆمیان خەڵکی قیادی بوون و لە ئاسی بەرپرسیارەتدا بوون کەواتەن ئەم کابینەیە ناکرێت بڵێ خەتای کابینەکەی پێشووتر بووە یان بڵێ من تایە بەرپرس نیم ڕاستە کەسەکان لەوانەیە وەکو شخصێکی معەن گۆڕابن بەڵام هەمووی کارکتەری سیاسی بوون لەم دەسەڵاتدارەیە ئێستا بەداخەوە یانوێ جۆرێک ئەو ئازادێش کە بانگەشیان بۆ کرد ئەوەش نەیە مامەڵێکی بڵێن دەکرێت وەکو هەمان ڕژێمە سەرکوتکەرەکانە ئەوەی کرد لە مەسەن لە ناوچەی خۆپیشاندان کە کەس گوێی لێ ناگرێت هەموو ڕۆژ لێرە سنووری پارێزگای سلێمانی خۆپیشاندان حکومەت لە هەولێر و گوێ لێ ناگرێت لە هەولێر ڕێگەی پێ نەدرێت لە دۆک ڕێگەی پێ نەدرێت ئەبوایە دەرسیان لە ئەزمموی دەسەڵاتدارە دیکتاتۆرەکانی ناوچەکە وەرگرتایە کە بەداخەوە ئەوان لە ئەو پەڕی دەسەڵاتە لەو پڕی هێزە بەرگیان بۆ فشاری جەماوەەر نەگرت بە دڵنیای ئەم دەسەڵاتەژەگەر ماراجعەیەکی زیدی خۆی نەکاتەوە کە من پێم وایە ئەمان نێتی چاکسازیان نییە و ئیرادی چاکسازیان لەگەڵ ئەوانەی کە ڕۆشن گویان لە خەڵک دەسەڵاتداران بڵین لە تەواوی خاڵەکانە لە یەکچوون نەبێت لە هەندێک خاڵەتا بۆ مانایی کە جۆرە لە جۆرەکان هەتا ئێستا لە وڵاتەیە کاکە هێزێکی سەربازی مان نییە کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بێت لە وڵاتەیە دام و دەستگایەکی موسساتی سەرکەوتومان نییە لە وڵاتەیە هیچ کەرتێک لە کەرتەکانی دام و دەستگا حکومیەکان حکوومەت بەمانای و چاتوانم بڵێم حکوومەتێکی بە حیزبی کراوە و بەداخەوە ئێستا داهاتی ئەم وڵاتە لەژێر دەستی حیزبایە لەکوێی دنیای هەبووە حیزب لە حکوومەت دەوڵەمەندتر بێ لەبەرەوە توانم بڵێم هاوشێوەی هەندێک لەو حکوومەتانی کە وەکو پێویست نیانتوانین لە خزمەت خۆیان و وڵاتیان نابن کە خۆشیان و خاکوش و وڵاتیشان بەرەو شکستێکی گەورە برد و بینیمان وڵاتانی دراوسێک کە چۆن لە تەراجوعێکی گەوریان بەداخەوە ئێمەش لەبری ئەو پێشکەوتن و بانگەشەی بۆمانەکە لە تەراجوعێکی گەورەدای باشە کاک سەباح جەنابشت بەخێربێت لەنوێی ڕێی جەناب شوزا مەسەر مامەڵەی دەسەڵات لەگەڵ خۆپیشاندانەکان و تایبەتی لەم کابینێژە بڕگەیەک باس لە مامەڵە باس دەکە کە پەرە بە ئازادی و ئازادی ڕادەربڕین و دموکراسیشدا بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە جەناب و لە کاردەراوە سڵاو لە بینەرانی بەڕێز جێگەی داخە بەڕاستی کە
چەند ساڵێکی دوور و درێژە حکوومەتەکانی یەک لە دوای یەک ئەزمموی یەکتر تاقیەکەنەوە جێگەی داخەبەڕاستی کە لە کوردستاندا خەڵکی واخوازە کە کابینەیەک دروست دەکرێەوە تەجاوزی کەم و کورتەکانی کابینی پێشوو بکە لە ڕووی دیموکراسی و لە ڕووی شەفافێت لە ڕووی گەندەڵی کۆتایی پێبێنێ بەڵام هەمیشە هاوڵاتیان بێئومێد دەبن لە حکوومەتە یەک لە دوای یەکەکان بۆیە لەم کابینە نوێژدا بەڕاستی ئەوەی کە دەبینین هەمان حاڵەتی پێشوو بگرە بە زیاتریشەوە جێبەجێ دەکرێت بۆیە ڕێگیری لە خۆپیشاندان دەکرێت وەکەوە ئەزمونێکی زۆر خراپە یعنی ئێمە بەلایکەمەوە کە پێشتر زۆر بازەکە مەترسی بە حکوومەتێکی پۆلیسیە بەتەواوی بۆتە پۆلیسی لەوەی کە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەر لە سندنەوەی بڵێن پارێزبەندی لە پەرلەمانتار لە دادگایکردنی ڕۆژنامە نووس لە سەرپۆستی فەیسبوک بەو ئاراستەیە ڕۆشتووە بەڵێ بەتەکید ئەوەی کە هەستی پێ بکرێت ئەم کابینەیە مامەڵەیەکی جیاوازتر دەکات هێشتا لە کابینەکانی پێشووتر لە ڕووی ئەوەی کە زیاتر وەکو تۆ دەڵێ بەرەو پۆلیسی ڕۆشنووە بەکارهێنانی هێز و سەدکردنی دەنگە ئازادەکان جا وەک هاوڵاتی بێ وەک پەرلەمانتاران بێ بۆکەوەی کە دەبینین جێگەی داخەوە کوتمان ڕێگە لە خۆپیشاندان دەگیرێت لە هەولێری پایتەخت و لە دهۆک و لە شوێنەکانی تریژ یعنی تا ئاستێکی زۆر ئێمە گەرسێرکەن ئەزمموی حکوومەتی عێراق لە بەردەستماندایە کە حکوومەتی عێراق لەوانەیە بڵین جۆرێکی زۆر ینی تا ئاستێکی زۆر باش بشێوی تێدا هەیە و میلیشیا بوونی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بینیمان کە خۆپیشاندان بە ڕێژێکی زۆر زۆر و بە ماوەیەکی زۆر درێژ بوونی هەبوو تا 6 مانگ و تا ئاستێکی زۆر و توانیشان بە تاکید حکوومەتە لۆشێنەوە گۆڕانکاری ڕیشەیی بکەن لە حکوومەتاوەکو بینین بەڵام بەداخەوە لە کوردستاندا ئەم دەسڵاتە نە گوێ بۆ داواکاری خۆپیشاندەران دەگرێت و نە ڕێگەش دەدا بەوەی کە خەڵکی بە ئازادانە بێنە سەر شەقام ئەوەی کە دەبینین بەڕاستی یەکێک لە بەشێک لە کارنامەکانە هاتبوو کە پەرەدان بە ئازادی بەڵام کاتێک لە مەیدانی کردداریە دەیبینین ڕێگرتن لە خۆپیشاندان زیندانیکردنی چالاکاوانان و مامۆستایان کە دەبینین لە دوهۆک و لە شوێنەکانی تر و با بڵێن دەمکوتکردنی پەرلەمانتاران لێسەدنەوەی حەسانە لە پەرلەمانتار تەنها لە بەرڕەخنەگرتن لە حکوومەت ئەمانە پامێکە پێمان دەڵێن کە ئەم حکوومەتە نەدەیەوێت ئازادی هەبێ نەحسابیش دەکات بۆ دەنگە ناڕازیەکان و بەداخەوە کوتمان هەنگاویش دەنرێت کە دەستگایەکی زۆر با بڵین کارای کرد کە پەرلەمان بووە ئێستا ناکارا کراوە و هیچ دەورێکی نەماوە بەداخەوە ئەوش دیسانەوە حیزە بەسەری ئازاڵە لەبەرەوە ئەوەی کە هەست پێ دەکرێت بەڕاستی دەنگی ئازاد لە کوردستاندا زۆر کرد دەکرێت مامەڵی سنووری سلێمانیش ماوەڵێکی خراپ نیە ئێستا وێراوەی کە حکوومەت گوێ لە داواکاری خۆپیشاندەران ناکرێت لێرە هەند بۆ نمونە دەستگیرکردنی شێ لەم سنوورێت لە ڕانێ و لە شوێنەکانی تریش خۆپیشاندان کراوە هەر دەستگیرکردن هەیە دەستگیرکردن چارە سەرە یاخود وەڵامدانەوەی داواکاریەکانی خەڵک نەخێر بەداخەوە جارێ خۆپیشاندان مافی هەموو هاوڵاتێکە لە کوردستان و من پێم وایە دروستترین ڕێگە و تەندروستترین ڕێگایە دەگیرێتە بەر و بە پێچاوانەوە حکوومەت دەبێ بزانێکە کاتێککە هاوڵاتی و تاکەکانی ئەم کۆمەلگایە بێئومێد بوون لەوەی کە خۆپیشاندان هیچ گۆڕانکاریە ناکات گویان لێ ناگرێ لەوانەیە پەنابرن بۆ ڕێگەی تر بۆ ڕێگەی تەندروست بۆیە حکوومەتی سەرکەوتو هەمیشە ئەوەیە با بڵین بەردەم ئازادیەکان تەست نەکاتەوە خەڵک ئازاد بێ لەوەی کە هەم وەک ڕاگەاندن هەم وەک هاوڵاتی هەم وەک پەرلەمانتار هەمووی ئازاد بێ کە ئەوەی مافیانە داکۆچێ لە مافەکانی خوان و با بڵێن هەوڵدانە بۆ چارەسەری کەم و کورتیەکان خۆ ئەگەر ئەو ڕێگانە بگیرێ بە تاکید هەمیشە ئەگەر مەودایەکی دوور بێ یان نزیک دوجار لەوانەیە هاوڵاتی پەنا بۆ ڕێگەی تر بەرێ بۆیە ئەوە حاڵەتێکی خراپە ڕاستە لە سنووری پارێزگای سلێمانیا پێم وایە ینی با بڵین مەودای ئازادیەکان باشترە بەڵام بە تاکید ئەویش هەرجێی تێبینێ جێی گلەیە چونکە ناکرێ هاوڵاتی زیندانی بکرێ یاخود سزا بدرێ یا بەلای کە محەتا سوکاتیشی پێ بکرێ لەبەرەوەی کە مافێکی خۆی کە لە یاسادا پێدراوە کە تەنها خۆپیشاندانە هاتنە سەر شەقامە و با بڵێن دەنگی ناڕزایی دەربڕینە لە بەرامبەر ئەوەدا سزا بدرێ ئەوە دوجار پامێکی زۆر خەتەرە ئومێد دەکەین حیزبە دەسەڵاتدارەکان لەم پەیامە تێبگەن و بزانن کە بەڕاستی ئاگەر بەو ئاراستە بڕوا دەرەنجامی خراپی دەکەم کاک دەرە سەبارەت بۆی کە مامەڵی حکوومەت بڵین حکوومەت خۆی چاکسازی دەکە نەوەڵامی بڵین خۆپیشاندەرانە تۆ نەخۆشیال دەوەشینێتەوە
ئێمە لە بەردەم چی داین لە کاتێکە هیچ لەو ڕێگانە پێڕەو ناکرێت دۆخەکە بەرەو کوێ دەڕا بڵێ بەداخەوە ئاماژەکان پێمانەڵن کە حکوومەت بێ باکە و خەمی ناو ناوبانگ و ئەزمموی هەرێمی کوردستانیان نییە گرفتەکە لەوەیە لە وڵاتەیە حیزب دەسەڵاتدارە بەڵێ حکوومەت بۆ مانایی کە حکوومەتێکی مؤسساتی بێ و کارەکانی وەکو کارێکی مؤسسەسی بن بەداخەوە بەو شێوەیە نییە بەڵکو وەکوتم من لێرە حیزب بووە بە ئامانج واکو حکوومەت و هاوڵاتیان و وڵات و ئەزمونونەکە بووە بە ئامراس بۆ پاراستنی بەرژەوەندەکانی حیزب بۆ لە ناو حیزب شالوانێ بۆ چەند کەسێکی دیاریکراو بن کە ئەمە هەموو لە هەموو دنیاە ئەمان بەڕاستی لە کاتێکە خەباتیانەکرد لە دەرەوە ئەیانگوت هەموو شتێک لە پێناوی کورد و کوردستان و هاوڵاتیان ناکەین بەداخەوە ئێستا هەموو دروشمەکان گۆڕاون هەموو کورد و کوردستان و هاوڵاتیان لە پێناوی خۆیان هەیە کە ئەمە گرفتێکی گەورە و سەرەکی ئێمەیە هەتا ئەم عەقڵێتە لە وڵاتەیە بێ ئەم وڵاتە حکوومێکی تەندروست بەخۆیەوە نابینێ هاوڵاتیان هەناسەیەکی ئازاد هەڵنابژن و حکوومەتەکەمان حکوومەتێکی گەشە ناکە بەڵکو بەداخەوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو شکست هەنگاوانین ینی بەرەو دواوە ئەگەڕێنەوەوانە تۆ لە کاتێکا لەگەڵ لە وڵاتێکە وڵاتێکی دەوڵەمەندە لەسەر دەریایەکی نۆتە وڵاتێکی کشت و کاڵیە وڵاتێکە ئەم هەموو خاڵە بازرگانی و سنوورە گومرگی هەیە کەچی ئێستا ئێمە نەخۆمان بەڵکو نەوەکانی داهاتوشمان قەرزار بووین یعنی ئەمە تۆ چی پێڵێ لەکوێ دنیاە وڵاتێکنەوە بفرۆشە بەڵام قەرزار بێ لەکوێ دنیاە بۆ وڵاتی خاوەنی ئەم هەموو داهات و سەرمایە بێ بەڵام موچەی فەرمانبەرانی پێدابین نەکرێ بەڕاستی بەداخەوە ئەمان چۆن ئەگەر بڵێم سوکایەتی بە بژێوی خەڵکەکەن بە ژیانی هاوڵاتیانەکەن بەدام و دەستگاکانەکەن و بە دروشمەکانی خۆشیانیەکەن ئەوەی خۆیان بانگەشیان بووە کرد هیچی وانە بوومە بەداخەوە لەبەرەوە ئەتوانین بڵێن ڕازگۆ نەبوون لەگەڵ پەیامیانە لەگەڵ دروشمیانە بەدڵنیایەوە ئەگەر بەردەوام بن لەسەر ئەم نەهجە و شێوازی کاریانە پێم وایە ئەو کاتە شەپۆلی ناڕزایەکان زیاد دەبێ ئەو کاتە ئەزمونونەکەش لە بەردەمی مەترسی گەورەیە ئەبێ بەس پێوێت تا سەر دەتوانرێت بە چەک بەسەرکوتکردن ڕێگەر لە خۆپیشاندان و ناڕزایەتی ئەزمموی هەموو وڵاتانی دنیا پێمانەڵێ کە هەمیشە زوڵم و ستەم و نەعەدالەتی و نادات پەروەری هۆڕخکاری پاوانخوازی تا سەر بۆ کەس نابێ و دڵنیابن ڕۆژێک لە ڕۆژان ئەمە کۆتایی پێدێ بەڵام ئێستا ئەمان ئەتوانن جریانە بڕیارێک بدەن کە من پێم وایە نایدەن بڕیارێکی جریانە بدەن کە ئیرادەی گۆڕانکاری لە وڵاتەیە بکەن ئیرادەیەکی چاکسازی بکەن ئەو گەندەڵی کە بۆ تەمایی شەرمەزاری بۆ خۆمان و بۆ نەوەکانمانە کە لە هەموو دنیاە بەڕاستی کورد ئێستا چۆنەڵێ ئەتوانم بڵێم ناو ناوبانگی کورد جۆرە لە جۆرەکان ناشرم بووە لەکوێی دنیاە هەیە کە تۆ کوتم فەرمانبەرێکی ڕاستەقینە ڕۆژانە دەوامەکە شەو نخونی کردووە تا شادەیەکی بەدەستێناوە تا 20 ساڵ خزمەتی هەیە بەڵام ئەم لەم ئەم موچەکەی نەبێ بەڵام کابرایە لە ماڵەوە دانیشتۆ بە ناوی بندیوارەوە خاننشینە موچە وەربگرێ ئەمە لەکوێی دنیاە بۆیە نەعەدالەتێکا توانم بڵم لە ترۆپکایە لە چڵەپۆپەدایە بۆیە هاوڵاتیانیش پەنا بۆ خۆپیشاندانە بن بۆ ناڕزایی ئەبن ڕاستە ئەمان لێر و لەوێ لەوانەیە بە ناوی جاکاکە جارە دە 15 ساڵ هاوڵاتیانی هەرێمیان بۆ چاوەشەکرد حکومەتەکەمان ساوایە و لە بەردەمی مەترسی گەورەداین و ئەزمونونەکەمان لە خەتەرایە و ئێستا ڕۆژێ بە ناوی قەیرانی دابەزین نرخەنەوەەوە ڕۆژە بە ناوی ئەوی بەغا پارە نانێرێ کاکە ئێمە تا 2023 هەمووان نەزانین خۆ بەغا پارەی نانار نەوتی نەبوو وڵاتەیە تەنها بە داهاتەکانی گومرگ و ناوخۆ موچەی فەرمانبەرانەدرا تو ئێستا هەموو داهاتە شتێ هەرڵێ پارەم نییە خۆمە دەری خستکە ئەمە وانە ئەمان ئەگەراگەل لێ بێ لە چەند ڕۆژی ڕابردووە حکوومەتی عێراقی کە ئامادە بوو 320 ملیارەکە بدە ئەمان ئامادە نەبوون کە بەنیوەی داهات ێکەواتە ئەگەر دووقاتی کەوانی 600 ئەوەندەی هەیە لە هەرێمی کوردستانە داهات بێجگە لە نەوتەکەش لەبەر ئەوە بەداخەوە حکوومەت بێ باکە بەرنامەی نییە باشە بە سەبارەت بە کللتوری دەستەکات کێشانەوە یاخود بڵین خۆ هەڵۆشانەوە بۆچی لە وڵاتەنیە لە کاتێک ئێستا حکوومەت وەکو خۆت وتت نە بەرهەمی جوتیارانی پێساغ دەکرێتەوە نەموچەی پێدەدرێ نە ئیدارەی کۆرۆنای پێدەکرێ یعنی نە دەتوانێت سەروەری هەرێم باوکاری لەگەڵ عێراق بپارێزێ ئەی بۆ هیچ کللتورێکی دەزەکە کێشانەوە و خۆڵۆشانەوە نییە من پێم وایە ئەگەر ئەوان بە گەورانە بیریان بکردایەتەوە ئەگەر ڕازگۆ بوونا لەگەڵ ئەو هەموو قوربانیدان و خەباتێک لە ڕابردووە ئەنجامیانداوە بانگەشایان بووە کرد ئێستا بیان تا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە سەرکەوتوو نەبووین لە ئەزمموی حکومڕانیە ئامادەین دەست لە کار بچێشینەوانە یا لای کەمی هەڵبژارنێکی پێشوەختیان ڕابگاندایە یان حکوومەتێکی کاتیان سەرپەرشتی هەڵبژارنەی بکردایە پێم وایە گەورەی بوو بۆ پارتیش و بۆ یەکێتیش چونکە ئەوان دەسەڵاتدارن لە وڵاتەیە هیچ حیزبەکانی تر بۆ مانایە دەسەڵاتیان نەبوو بۆ بەشداریش نەبوون لە حکومە ئەگەر بەشدار بووە بە وەزیرێک بووە بەجێگیری وەزیرێک بووە هەمومان نەزانین بەڕاستی چاچەنە دەسەڵاتیە لەبەر ئەوە
ئەم وڵاتە مشکلەکە ئەوەی ئێستا ئەم دوو هێزش لەسەر هەموو شتێ ناکۆکن تەنها لەسەر داهات و بووملگی ئەم وڵاتە ڕێککەوت چۆن ڕێککەوتن بۆ بەو مانایی کە داهاتەکە لە ناوخواانە لە نێوان خۆیانە دابشیان کردووە ئەنجینال لەسەر هیچ شتێکی تر ئەمان ڕێک نین ینی بەداخەوە ئێستا هێزێکیان وەکەوەی کە لە دەسەڵاتە و لە حکوومەتە لەلایەکەوە مامەڵاکە لای شۆ هێزێکی بەڵهزکار و ئۆپۆسیۆن مامەڵاکە لە کاتێکە هەمومان ئەزانین بەڕاستی کوردستان ئێستا لەژێر دەسەڵاتی دوو زۆنایە یعنی ئێمە ئەبێ ئەمە ڕازگۆ بین کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەبێ لەم ڕاستیانە بگەن کاکە لایەنێکیان لە دێگەڵە بەم لاوە هیچ دەسەڵاتێکی نییە لایەنەکەی درشان لە دێگەڵەوە بۆ لاوە هیچ دەسەڵاتێکی نییە یعنی ڕاستە حکوومەت ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام بەمانای شاتوان بڵێن دوو ئیدارەیە دوو زۆن مامەڵی لەگەڵا ئاکرێ لەبەر ئەوە خۆزگە ئەمانە ڕازگۆ بوونایە لەگەڵ دروشمەکانی خۆیانە لەگەڵ خەڵکی کوردستانە لەگەڵ هەتا لەگەڵ ئەندام و دەست و لایەنگرانی خۆیانە بیان کوتا ئێمە نەمانتوانی لە ماوەی 29 ساڵی ڕابردووە حکومێکی باشی ئەم وڵاتە بکەین ئەم وڵاتەمان تووشی قەیران کرد کاکە ناکرێ بەرمیلی نەوت بە دۆلارێک بوو بێ بە کەشمێشە ئاستی سفر بڵێ پارەم نەبووە بەڵام بەرمیلی نەوت بێ بە 5 دلاری شەر بڵێ پارەم نییە کارەساتێکی گەورەیە بەڕاستی سپاس دەکەم کاک سەباح سەبارەت بۆی کە حکوومەتە لەسەر تاوەدی حکوومەتێکی بەهێزە پێ دوایە حکوومەتێکی بەهێزن ئێستاش کە ناتوانن بڵێن موچە بدەن خزمەت گوزاری پێشکەش بکەن لە چڕوێکەوە بەهێزە بە بۆچوونی بەڕێزی وڵا ئەم حکوومەتە لە ڕووی بڕینی موچەی هاوڵاتیانەوە بەهێزە لە ڕووی کەپکردنەوەی دەنگە ئازادەکانەوە بەهێزە لە ڕووی دەستەمۆکردنی پەرلەمانەوە بەهێزە لە ڕووی ئەوەی کە بەڕاستی بە حاڵەتێکی ناتەبیعی وەک بڵێ هەیمەنەی حیزب بەسەری ئازار بۆڵێ ئەگەرنا لە بەرامبەر دەسڵاتی حیزبا زۆر لاوازە و لە بەرامبەر بربەرکردنی گەندەڵیا زۆر لاوازە و لەوەی کە بەڕاستی کە بێوێ ژیانێکی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دروستکار لاوازە حتا لە پێگەی حاڵەتە سیاسەکان و علااقاتی دیبلۆماسی و پەیوەندی سیاسەکان جۆرێک لە لاوازیەکی زۆر باش ینی ڕووی تێکردووە لە ئاستی حکوومەتی ناوەندا لاوازە وەڕاستی حکوومەتێک کە تاوەی کاتووە یعنی ماوەیەکی کەمیش نییە ئەگەری ئێمە حکوومەتی پیاڵسەنگەنین بۆ نزیکەی ئەوەی کە ینی خەریکە نزیکە بێتەوە لە نیوەی تەمەنی لە نیوەی تەمەنی بەڕاستی هیچ گۆڕانکارێکمان نەبینی کە هێزی حکوومەتی تیا دەرکەوێ ینی ئەوەتە کە بەهێزەکان تەنها لە برینی موچەدا لە برینی موچە حکوومەتی پێشوو کە بە حکوومەتێکی تەقریبەن شکست خوارد و سیر دەکرا ئەوەیشی کە بری ناوی نابوو پاشەکەوت ینی ئومێدێکی دابوو بە هاوڵاتیان کە ڕۆژ لە ڕۆژان بۆی بگەڕێتەوە ئەمە ئەم لێنیۆ ناوی ناوە لێ برین واتەکەەوە بۆ مەودای 50 ڕۆژ ینی موچەی پێنادرێ وەک ئەوەی کە باز دەکرێت لە سەدابسوێکیشی بڕیوە جا لە سەدابسوێکیش ناکە ئەگەربێنی بە دابشکردنی بەسەر ڕۆژەکانی دابشکردنیە واتە موچەکە دابشکەی کە 50 ڕۆژ دەکاتە بەڕێژێ لە سەدا 60 ئەتۆ ینی نەتوانی ڕێژەی با بڵین موچە بە ئاستێکە وەکوتمە گەربێنی دابشێکی بەس 50 ڕۆژەکەدا نیە کە دەکاتە لەگەڵ سەدا بسوەکەگە نزیکی لە سەدا 60 موچەی وڵاتیانی بڕیوە و ئەمەشی کە هەیەوتمان پاشەکەوتیش نییە تا ڕۆژێک لە ڕۆژان هاوڵاتان ئومێدێکیانە بێ بۆیان بگەڕێتەوە باشە دەبێت بەهێزیم حکوومەتە لە چی دابێ و لە پاراستنی سەروەریەکانی خاچیاریم ئەوەتە وڵاتانی دراوسێ تەراتێن دەکەن لە وڵاتەدا و نییە هیچیش حکوومەتی هەرێم هیچیشی پێ ناکرێت حتا بەیاننامەیەکی زۆر لاوازی لەوچە لە ئاسیەکە باشە دەبێت بەهێزیم حکوومەتە چی بێ ینی نە خزمەت گوزاری بە پێی پێویست بێ نە موچە وەکو خۆی بێ و بە پێی پێویست بێ نە سەروەری وڵاتەکە بە پێی پێویست بێ نەتوانرا بێ گەندەڵی بنبر بکرێ و شەفافێت لە داهاتە هەبێ وە دەبێت بەهێزی چی بێ خۆ پێوەرێکە بێ ئمە بڵێن بەو پێوەرەدا وەمان دەرکەوتۆم حکوومەتە بەهێزە باشە بەس وەکو لە کارنامەکەشیاندا باس کراوە باسی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی ئیداری و دارایی لەم ڕۆژە هیچ نەکراوە بەهێز بوون یاخود بەهێز دەرچوون نەخێر بەتەکیید گوێ لە پەرلەمانتارەکانە کاکە بە ڕاشکاوانە دەڵێن لە سنوورەکان چ دەگوزاری ئەنیوەنا ئەوە پەرلەمانتارە داوا دەکات سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەرە با من ناوی ئەو خەڵکانە دبەمێ کە نووسینگەی نادروست و ناشەرعی هەیە بۆ دەرکردنی قاچاقیەوەم قسەی ئەوانە عنی خۆ دەبێ حکوومەت بە دوای دابچێ ئەگەر ئەوە وایە دەبێت چارەسەر بکرێوە نیە خۆ ئەگەر وانە ئەو کەسە و قسێک کابێ بەرپرسیارەتی هەڵگرێت کەواتە دەبێ بوونی هەبێ حتا یەکلایی دەکرێتەوە کە بوونی نییە مادەم ڕاگەێنراوە تاکی کوردی هاوڵاتیانی کوردی مافیانە واوەری گرن کە بەڵێ بوونی هەیە ئەوە بەو شێوە زۆر ڕوون و ئاشکرایە بەڕێزم ئێمە گەرسێرکەین ینی وەرە 50 ڕۆژن موچە نەدراوە باشە
50 ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت دەڕوا باشە لەو کاتەوە نرخی نەوت لە $40 کەمتر نەبوو تا گەشتۆتە 45 کاکە بە معادلی 42 وەریگرا ئادەی وەرە وەنیە 45 فی 50 بکە 450,000 فی 50 ڕۆژ بکە اینجا زەربی $42 بزانت نزیکی 900 و لەوانەیە نزیکی بڵێم 950 میلیۆن دلارەکە ئەمە ئایتر چەنی لێ دەرکراوە بەو گرێبەستانەی کە بەشێکی بەو کۆمپانیای حیزبە بەشێکی کە بە شێوازێکی نادروستە گرنگەوەی شەفافیت نییە وڵاتی وڵاتە نازانێت لەگەڵ داهاتی وەزارەتی ناوخۆ وەزارەتەکانی ناوخۆ لەگەڵ داهاتی سنوورەکانە هێشتا لەگەڵ 320 وەنێ ملیار دیناری عێراقیە دەڵێ وەڵا هێشتا بەشی موچە ناکە دێ باشە شەفافیت لەکوێدایە بنبرکردنی گەندەڵی لەکوێدایە ئەی ئەم هەموو داهاتە ئەم هەموو پارەیە چی لێ هات خۆ دەبێ بەڕاستی ئەوەیە کە ڕاستەوەی چێک بوو لە کارنامەی حکومت بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە نەمان بینیوە تەنها هەوڵێکی چاکسازی لاواز لە پەرلەمانە ئەوەش بۆ تەنها قسە لەسەر خەرجی نەک خەرجی بەگشتی تەنها خەرجی لە بابی موچە ئەویش دا چەندێ جێبەجێکری و ڕۆیشتووە تا چۆن نازام ئەگەر نا ئەسڵ بەڕێز کاکین بە حەقەت گەندەڵی دەبێت و شەفافێت دەبێت لە داهاتا بێ چونکە هەر وایە سیاسەتی دارین تۆ دەبێت لە داهات بزانی چەندە اینجا دەزانی خەرجی چەندە و شەفافێت دروست دەبێت من نەزانم حکومت داهاتی چەندە هەرچەند شتەر فکرا من نازانم چەنی بەهادەر درراوە نییە ئەبێ ئیلا داهات ڕوون بێ شەفاف بێ گەندەڵی تیانە بێ اینجا ئەمە دەزانین لە خەرجی شاچەنێک گەندەڵی کرابووە بەڕاستی من وای دەبینم کە هیچ لەناوتی شایز نەکراوە کە باسی دووسکنی سندوق و شەفافەتی نەوتوانشی ئەوش لە 2015 برارێک دەرچوو کە وەنێ سندوقی داهاتی نەوتمانە بێ یاسایەکە لە پەرلەمان هەتا ئەمڕۆژ نییە هەتا ئەمڕۆ یعنی 5 ساڵ دەکا ئێجا خۆ ئەوە جێ تێبینیە بەڕاستی بۆ لەبەر ئەوەی کە بەم سندوقە جۆرێک لە شەفافەت دروستە بێ ئەخر خۆی کارەسات ئەگەر ئاگادار بێ هەتا لەم ماوانە یعنی هەوڵدرا وەکو حکومت کە بەیانێکی بڵاو کردەوە کە بەوەی رازی نییە کە حکومەتی ناوەند ئەو مەبلەغە پارە بنێرەکەی 320 میلیۆنەکە ئەو کاتە زیاتریشە بۆ ئازانم لە بەرامبەر وەکو کاکدارە فەرمی لە بەرامبەر نیوەی داهاتی سنوورەکان ئەزانین بۆ ئەمە دوو پرسیارمان پێ دەڵێ یا بە تەکید وەکو مامۆستادار ئاماژەی بۆ کرد ئەو داهاتی سنوورانە زۆر لەوە زیاترە عین دوو ئەوە زیاتریشە یا ئەوەیە لەم داهاتانە حیزب بڵێن پشتی خۆی ئەبا گەندەڵی تیا هەیە ئەو چاودێری حکومەتی ناوەندە بێتە ئەوێ دەستەکە کەشفە بێت ئەگەر ناچۆن دەبێت تۆ شتێک لە قازانجی میلەتەکەت بێ و هاوکارت بێ بۆ دابشکردنی بۆچە و ڕێگە بگیرە مامۆستا سەبارەت بەو تێبینی کە بەڕێزوت ئەگەراوان ڕازی بوون لە داهاتی خاڵە سنووریەکان بڵێن بەنیوەی داهات مستەفا کازمی 320 ملیاریان بۆ دەنێرێ ینی داهاتی خاڵە سنووریەکان زۆر لە کاتێکە لە بەیانامەی دوێنێ وەزارەتی دارایی دەڵێت داهاتی ناوخۆ 120 میلیارد دینار بووە ئەی چۆن مستەفا کازمی بەنیوەی داهات 320 میلیارد دینار بۆ حکومەتی هەرێم دەنێرێ بەنیوەی داهاتی خاڵە سنووریەکان دیارە مەسلەی داهات چونکە شەفاف نییە لە وڵاتەیە چونکە داهاتی ئەم وڵاتە لە دەستی حیزبایە و هاوڵاتیان نازانن ئەم وڵاتە ئێستا کەس نازانێت لە وڵاتە نەوت چەند ئەفرۆشێ و بە چەند ئەفرۆشرێ لەبەرەوەی ئەمانە هەمووی کۆمەڵێک چۆنڵێ بەڵێن نامی کۆمپانیای تایبەتن کە سەربەلایانی دەسەڵاتدارن و بەداخەوە بێ لە پێشەوە پشکی ئەوان مسۆگەر بێ دوجار ئەوەی مایەوە بکۆم بۆ خەڵکی کوردستان و بە هاوڵاتیانی بەژمێنەتی ئەم وڵاتەیە وەکوتمان داهاتی ئەم وڵاتە زۆرە بەڕێزەکەم عین داهاتەکە خۆ بەس بریتنیە لە نەوت بەس بریتنیە لە خاڵە سنووریەکان داهاتی ناخۆمان زۆرە باج و خەراجێکی زۆرمان هەیە اینجا هەمووان ئەزانین ئەم وڵاتە بەداخە وڵاتێکی دەوڵەمەندە لەبەرەوە ئەمن ئەڵئێم ئەگەر ئەم قسەیە باشە ئەمان تۆ ئەم وەکو مەتەڵ وایە یعنی وەکو مەتەڵ وایە ئەڵێ داهاتی گومرگ بۆ خۆم داهاتی نەوت بۆ خۆم داهاتی ناوخۆ بۆ خۆم ئەگەر بەغا پارم بۆ نێنێ من موچە نادەم ئێمە مەتەڵە ئەس حکومڕانی چۆن واکرێت لە دنیاە تۆ بڵێ من حکومەتی داهاتی بەردەستی بە پێی داهاتی بەردەست مانجەکەی و مانجەکنی ئەنجا کاکە جان ئێمە ئەبێش خەڵکە ئەبێ لەمە تێبگا ئێمە ئێستا لە کۆتایی مانگی هەشتین تا ئێستا خەڵک دوو موچێ وەرگرتووە موچەیەکیشان بە لێبڕینی لە سا 21 یەک موچەی تەواوی وەرگرتووە ئایا ئەگەر هەموو مانجێکیش لەمەوە دو موچەیەک بدەن چەند مانگمان ماوە لەم ساڵە 4 مانگمان ماوە یعنی 6 مانگەدەن بە حساب دێ موچەی مانگی سێ لە مەفتێ تاوکەن باش تەواو بێ با بڵێن تەواوکردن مشکلێک لەم حاڵەتێکە 5 موچە بەڵام خۆگەر 30 ڕۆژی تریش لەمەوە دا بەڵێندن هەموو 30 ڕۆژێک موچەیەک بدەن چەند موچەی تریان پێتر لە ساڵ 2020 کەواتە ئێستا گرفتەکە ئەوەیە
وەکوتم داهات زۆرە من پێم وایە هیچ لە مناڵێک بپرسە لە وڵاتەیە بڵێ پارەنی قەنەعەت پێ ناکە چونکە داهاتێکی زۆر لە وڵاتە هەیە نەوتێکی زۆر فرۆشراوە لە وڵاتەیە داهاتێکی گومرگی زۆرەیە بەڵام شەفاف نییە. سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕم وڵات سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵاتە. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکدارە بەرهەم لای بەڕێز پێشناوبڕەکە باس لەوە کرد کە داهاتەکانی هەرێم زۆرن بەڵام نایەتەوە خەزینەی حکوومەت بێدوای بەبێ بەغداش دەتوانرێت موچە بە تاواتی بدرێ ئەگەر خەمخۆریەکە بێ بۆ کۆکردنەوەی داهات و شەفافکردن و کەمکردنەوەی گەندەڵی. ئێمە هەمومان پێم وایە هەموو هاوڵاتیانی ئەم هەرێمە متتەفقن لەسەرەوەی کە ئەم وڵاتە وڵاتێکی دەوڵەمەندە و داهاتێکی زۆری هەیە. بەڵام ئەزمموی حکومڕانەکەی ئەزمموونێکی شکوس خواردووە. یعنی ئێمە لەبەر ئەوە وەکو وتمان بندیوارێکی زۆر هەیە لە وڵاتەکە کە مە قسەی ئێمە نییە ئەمە قسەی بەرپرسە باڵاکانی ئەم هەرێمەیە کە ئاگان لە داهاتی ئەم وڵاتە لەوانەیە هەبێ لە بەشێکیان لە هەمووی ئەوانەڵن پارەی ژێرزەمینەکان بێنە دەرەوە بیدەن بە خەڵک.
ئەوانەڵێن کاکە 200,000 پاسەوانی vێلای مەسئولەکانمانەیە ئەمە قسەی ئێمە نییە ئەمە قسەی بەرپرسەکانە ئەم حکوومەتێک ئەوەنە ئیرادەی نەبێ دەست بۆ ئەمە بەرێ و پاکسازیەک و چاکسازیەک لەم گەندەڵەیە بکە یعنی منیشەڵێم ئەگەر هەر ئاوا بێ پارەی دنیا بەشی ئەمە ناکا بەڕاستی بەڵام پارەکە زۆرە بەڵام بە شێوەیەکی ناڕێک دابەشەکرێ خەڵکە مستحقە موچە خۆرە فەرمانبەرە ڕاستەقینەکە باجی خەڵکە بندیوارەکە ئەدا باجی ئەو خەڵکە ئەدا کە بەناش حەقی چۆنەڵی پلەی پێدراوە هەمومان ئەزانین ئەم هەموو پلە ناسایەکە لە وڵاتەیە بەخشن ئەو ئێمە ناڵێن خۆیان نەڵێن کاکە ئێستا هەمومان ئەزانین من ئەم پرسیارە لە بەڕێستەکەم هەمومان ئەزانین کاتێک بەری کوردستانی لە دەرەوە بوو چەند پێشمەرگە هەبوو لە بەری کوردستانی یعنی عەدەدەکەی لەوان نەگەیشتوتە 10,000 کاکە ئێماڵیندا لەوانەیە بەس لە شاری سلێمانیا 10,000 ئەرز تەوزیعکرا کەس خانەنشینی سەردەمی وەرە خانەنشینەکان ئەوەنن لەبەرەوە ئەم گرفتەکەی ئێمە لەوەدایە ئەم دوو حیزب هاتوون بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان بۆ ڕاگررتنی باڵانسی دەنگەکانی خۆیان بۆ ئەوەی بەیانی چۆنەڵی لە ئایندەیە لە هەڵبژارنەکانە مسۆگەر بن هاتون ئەم شاریان بۆ خەڵک بکارێنەوە بەداخەوە دەستیان بردووە بۆ قوتی خەڵک بۆ فەرمانبەری ڕاستەقینە لەو لاوە بەرژەوەندی خەڵکێکی تریان پاراستووەکە بەداخەوە ئەتوانم بڵێم شایستەی ئەو پارێن باش بەڵام ئەمە دوجار ئەوانی شەر زەرری بۆ ئەوکەن چکە نەوەکانی ئەوان باجێدەن ڕاستە لەوانەیە منێک وەکو تۆیەک فلانێک ئێستا موچەیەکی نایاساییم هەبێ بۆ نمونە بەڵام دوو مناڵ سێ مناڵم هەیە تەخەڕوج کردووە لە وڵاتەیە باجەکەیەدا تاعین نابێ ئایندەی ڕۆشن نییە سەری خۆی هەڵەگرێ وڵاتە بەجێ هێڵێ ئەڕوا خۆیەکە بە قوربانی دەریا و ئەدا ئاخر ئەمە کارەساتە دوای دەیان ساڵ خەبات و قوربانیدان خەڵک ئامادە بوو لە پێناوی کوردستانە خۆی بکاتە قوربانی ئێستا خۆی کاتە بە قوربانی بەس بۆی نەجاتی بێ و سەری معادلەیە ئێمە خەونی دێرینەی ئێمە و نەوەکانی پێشینانی ئێمەش با و باپیرانی ئێمە ئەو بوو کوردە سەڵاتێکی هەیە بێ خاوەنی حکومڕانیی خۆی بێ ئێستا گەیشتۆتە ئەوەی دوای 29 ساڵ لە ئەزموونی حکومڕانی کە لە چارەکە سەدەیەک زیاترە خەڵکی پەنا بەرێبێتەوە بۆ بێگانەیەک حکمی بۆ بکات دوای بکە بوچەکەی بچێتەوە سەر بەغا ئەمە کارەساتە کەسانەش بکرێت کە باسی دەوڵەت بەڵێ تۆ خەمی چۆنڵی خەونی دەیان هەزار قوربانیت لەبار برد کارەساتەکە ئەمەیە متمانەت بە ئەزمموی سیاسی نەهێشت متمانەت بە پرۆسی دەنگدان نەهێشت متمانەت بە خەباتی مەدەنی نەهێشت متمانەت بۆ حیزب نەهێشت یعنی خەڵک ئێستا شەرم لە هەموو شتێکەکە ئەمە کارەساتە گەورەکەیە یعنی ئەبێت جارێکی تر هێزێک دروست بێ متمانە بۆ خەڵکی جارێک تر داڕژێتەوە دروستی بکاتەوانێ چونکە بۆ ئەمان بەڕاستی ئەتوانم بڵم عقلێتی تاچی کوردی هیوا و ئاواتی تاچی کوردی زەینێتی تاچی کوردیان ئەتوانم بڵێم لەبار برد بەداخەوە باشە بەس زۆر بە کورتی هیچ ئیرادێک نامینی لەلایەن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کە سەرەتایان کابینەوە بۆ لە کاتی هەڵبژاردن و لە کارنامە کەش بانگەشێکی زۆریان دەکرد بۆ چاکسازی بۆ ڕوبەڕۆبوونەوەی گەندەڵی ئەوان ئەگەر بڕیاری ئەوە بدەن حکوومەت خاوەنی بڕیاری خۆی بێ خازع نەبێ بۆ مەکتەبی سیاسیەکان ئەجێندای حیزبەکانی خۆیان جێبەجێ دەکەن ئەتوان چاکێ ئەتوان بەڵام تا ئێستا بەداخەوە ئیرادەیە نەبیندراوە سپێ نەکراوە بەداخەوە تا ئەم لە حزێش کە قسەی تیاکەین لەوانەیە ئەوە تا کاکە کە پەرلەمان حساسترین دەستگایە کابرا بڕیاریدا ناچە بە کۆبوونەوەکان کە ئەوە نوێنەری خەڵکە و قەزیە بێ چارە نووسازەکان لە پەرلەمانە یەکلایی بکرێتەوانێ و پەرلەمان دەستگایەکی حساسە پۆلیسێک ڕێگا بە سەرۆکەکەی ئەگرێ و ئەزمموی حکومڕانی وایە پێوەرمان بۆ سەرکەوتنی ئەزمموی حکومڕانی چییە؟ لە هیچ سێکتەرێکە سەرکەوتن و گەشتسەندن نبینی کرد تەندروستی بەداخەوە ئێستا ڕوبەڕووی قەیرانێک بۆتەوە هاوڵاتێک گەر نەخۆش بێ شەوانە چەند وەرەقەبدا لە خەسخانە بکرێت لە کاتێکە ئەم هاوڵاتە 5 ساڵە پارەکەی گیرا و موچە وەرناگرێت باش سپاس دەکەم کاک سەباح کاکدارش کەمێک باسی پەرلەمانی کرد جگە لەوەی کەم کابینێ مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ هاوڵاتیان نەکردو خۆ دوتت تەنیا لە موچە بڕین بڵێ نازاوەی لەگەڵ مامەڵەکی لەگەڵ پەرلەمانە مامەڵەیەکی زۆر خراپ بووە بەداخەوە کار حەکیمی ئێمە کە کاتێک وەک ئۆپۆسیۆن ینی ڕخنە ئەگرین بەڕاستی لە ناخەوە لە تەواوی دڵسۆزی و ڕخنە ئەگرین چونکە پێمان خۆشەوە کە هاوڵاتێکی ئەم وڵاتە حکوومەتێکی سەرکەوتومان هەبێ دام و دەستگایەکی سەرکەوتومان هەبێ و دوجار ئێمە هەنگاو بەرەو سەربەخۆیش بنین کە ئاواتی هەمومانە بەڵام بەداخەوە ینی ساڵ لە ساڵ ئێمە بۆ دووە هاتوین ینی ڕۆژێک لە ڕۆژان هەبووە بەخۆ دەزان ینی حکوومەتی بەغداد تشکیل نێکرا لە هەولێرەوە بڕیان نەدرایە ڕێککەوتنەکان لەوێ ئەکرا ئێستا هەولێر دەسڵاتی هەولێر خوازیارین کە پێشوازی لە لیژنەیەکمان بکرێ بۆی کە هەندێک داهاتمان باتێ موچەی پێ بدەین ئەمە بکارە ساتە جا لەگەڵ ئەمە پەرلەمانیش کە یەکێک لە مؤسسە گرنگەکان
کە خۆی بۆ خۆی پەرلەمان دەبێ لە حکومت بپرسێتەوە پەرلەمان متمانەی بە حکومت داوە و دەسڵاتی دەبێت دەسڵاتیشی هەبێ کە خۆی بە پێی یاساکە وایە متمانەی لێ وەرگێتەوە حکومت دەڵۆشێنێتەوە بەڵام بەڕاستی پەرلەمان ئێستا دەستەمۆیە و لەبەرچی لەبەرەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان فعلا لەلایەن دەسڵاتێک حیزبێکەوە بڵین قۆرکاوە دوو زیاد لە بڵین سێ کەسن دوانیان ئەگەر بڵێم ینی بەڕاستەوە خۆیکێکیان سەر بە لایەنێکی سیاسیە ئەویشیان تقریبن دۆست و هاوکار و پشتیوانە لەگەڵی لە نێو پەرلەمانی شابینیمان خۆی بۆ خۆی زۆرینەیە و لەگەڵ کەماتەکانیشا هەندێک یاسا تێپەڕاو بینیمان کە چی سیناریۆیەک لە پەرلەمانە ڕوودەدا باش ئەگەر پەرلەمانێک ئەوە دەستم بۆ بێ لە بەرامبەر حیزب بە حیزب ینی بەمانایکی تر سەرۆکی حکومت لە نێو حیزبەکەیدا دەسڵاتێکی ڕەهای هەبێ بەسەر پەرلەمانتارەکان کە کادیری ئەو حیزبن ئایا ئەم پەرلەمانە دەتوانێت متمانە لەم سەرۆکە وەرگێتەوە دەتوانێت بڵێ شەفافەتی دارایی و مەسەڵەن گەندەڵی بۆ لەو ئاستایە و حکومت بە پرسیارەتی هەیە و لێ پرسیینە و پرس و جوابی لەگەڵا بکە و دوجار ئەگەر بەدڵی پەرلەمان نەبوو پەرلەمان متمانەی لێ وەرگێتەوە ئاخر ئەمە قەزیەکە لە پەرلەمانەکانی پێشوا تا حدێک ئۆپۆسیۆن تێدا بەخۆت بوو و ڕێژەکە بەم نەوعە نەبوو بەڵام ئێستاوای لێ هاتووە بەڕاستی هەستەکەی کە پەرلەمان لاوازێکی زۆری پێوە دیارە و هەوڵاتیان مەسماوەڵە حکوومەتیش لە ناتن بۆ پەرلەمان مامەڵێکی خراپە لە لێسەندنەوەی پارێزبندی لە پەرلەمانتاری لەسەر داواکاری حکوومەت ئەمە مامەڵێکی زۆر خراپ و ناتەن دروستە جاکرد ئەمە هۆکار چییە ئەگەر پەرلەمان بەهێز بێ و پەرلەمان ئەجەندای حیزبی بەسەریا زاڵ نەبێ و حقەتەن ینی ئەکادیمیانە ئیشی خۆیان بکەن و ئیشی پەرلەمانتاری خۆیان بکەن وەک مؤسسەیەکی سربەخۆ حکومت ناتوانێت باش بەس ئەوەی کە بەڵام ئێستاکەوەی دەکرێت هۆکارەکە ئەمەیە کاتێک پەرلەمانتار دەستەمۆ بوو ینی دوجار حکومت لێ بێمنێت بە تاکید بڵێنەوە خوازیاریەوەی کە حکومت حکوومەتێکی خزمەت گوزار بووە بەڵام کاتێک کە رەخنە دەگرن ڕەنگە ئێستا بڵێن چاوێن بە پێشکەوتنەکانی ئەم کابینەیە هەڵ نایە هەتا ئێستا ژامەدەنیندان بە هەڵەکانی خۆیان دابنین بۆچی جا ئەوە لەبەرچی یەکەم وەکوتم حاڵەتی بڵێن بەگشتی کاری سیاسی لە کوردستاندا زۆر ناتەبیعیە و نانۆرماڵە ئەوەیە کە دەبینین هەمیشە بە گومانەوە سێری دژەکان دەکرێت یعنی ئۆپۆسیۆن لە هەموو دنیادا دەبێت ڕخنە لە حکومت بگرێت خۆ ئیشی ئۆپۆسیۆن چییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئۆپۆسیۆنی کوردستان تا حدێکی لەوانەیە هەست بەرپرسیارەتی بکە لەوەی کە حاڵەتی کوردستان ناتەبیعیە و ئەوە دەبینین لە ڕووی سنوورەکانەوە چون ماڵماڵە دەکرێت و بوونی ئەو نەخۆشیە و کۆمەڵێک حاڵەتی تر بەڵام لەگەڵەوەش ئەگەر ئۆپۆسیۆن هەر پرۆژەیەک بدا ئەگەر سەرکەوتوترین پرۆژەش بێ ڕاستەخۆ حکومت ڕەفزیەکە بۆ یا دژایەتی هەر پرۆژه یاسایەک دەکات بۆ چونکە وەکوت حاڵەتێکی ناتەبیعیە دوو ئیرادەیەک نییە من هەست وەکوتومە کاکە حەکیم یعنی لە کوردستاندا گرفتەکەمانەوە نییە کە حکومت نازانێت کەم و کورتەکان چییە وەک ئێمەی ئۆپۆسیۆن حکومت دەزانێت کەم و کورتەکان چیە و باشتریش چکەوان بخوان لە دەسەڵاتان کەم بەڵام ئیرادەیەک نییە چاکیکە کاتێک کە من کەم و کورتێکم هەبوو ویستم نەبوو چاکی کەم پێم ناخۆشە تۆش باسیکەی پێم ناخۆشە لەبەرەوە ئەوان پێیان ناخۆشە ئۆپۆسیۆن ڕخنە دەگرێت لە کاتێکە لە تەواوی دڵسۆزیەوەیە چکە بەڕاستی وەکوتم ئێمە ڕاستگۆیانە دەڵێن پێما خۆشە حکومت خزمەتێکی باش بکە دوجار ئەوەی کە لی سودمەندە هاوڵاتیانە کە هەندە خەڵکەکەی کاکدارە زۆرجار کە لایەنەکانی ئۆپۆسیۆنیا خەڵک بڵێن ڕخنە لە حکومت دەگرێت هەندێک لە میدیاکانی دەسەڵات باز دەکەن کە چاوێن بە چاکسازی و پێشکەوتنەکانی ئەم کابینەیە هەڵنایەت لە هەموو دنیا پێم وانێ هیچ هاوڵاتێکە بێ حەز نەکا وڵاتەکەی پێشکەوێ حەز نەکا وڵاتەکەی لەو پەڕی خزمەت گوزاریا بێ ئێمە کاری ئۆپۆسیۆن ئەوەیە کە وەکوتمان چاودێری حکوومەت بکە کاری پەرلەمانەوەی چاودێری کارەکانی حکوومەت بکە ئۆپۆسیۆن لە وڵاتێکی سیستەمێک تەندروستی بێ ئەبێ ئۆپۆسیۆن شتە بێ و دەسەڵاتی شتە بێ بەداخەوە ئێمە گرفتەکە لەوەیە ئەوە لەگەڵ لەگەڵمان نەبی تۆ دژمی کەم پێم وایە هەموو معادلەکە پرسیارەکەەوەش بێت هیچیان کردووە لە ڕووی چاکسازی و کە خەڵک چاوی بە پێشکەوتن و بە چاکسازی ئەم کابینەی هەڵنێت یعنی پرسیارەکە ئەوە بێ ئێمە دائیمەن ئەبێ بە ئینساف بین ینی ئێمە بڵێن ئەگەر هەرهیچ نەکراوە ئەمە کابینێ مەوەست ئەم کابینەیە بەداخەوە ئەو بەڵێنانی بە خەڵکیدا لە ڕۆژی سوێن خواردنیان لە بەردەمی پەرلەمان و خەڵکی کوردستان و دەستگاکانی ڕاگەیاندنە ئایا چەندێ لەو بەڵێنان جێبەجێ کراوە هیچ کراوە بەداخەوە خۆ لای کەمی ئەو کەرتی
وەزارەتی دارایی و موچەکەی کە ئەیبینین داهاتی وڵات کەرتی کوشت و کاڵ ئەیبینین کە وڵاتە هاوڵاتیان سەرگەردان بوون کە کوشت و کاڵ جوتیاران و هاوڵاتیان لەو لاوە لە کەتی تەندروستی ئایبین ئەوە ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان ئەبینین ئەم وڵاتە وڵاتێکە ینی خی گەورە فەزڵێکی لەگەڵا کردوین دەوڵەمەندە بە کشت و کاڵێک خاچێکی بە پیتی هەیە ئاوهەوایکی لەباری هەیە هەتا لە ڕووی جوگرافیەوە سنوورەکانی باشێکی هەیە سەرمایەکی زۆری کانزایەکی زۆر لە وڵاتە هەیە ئەخر باش ئەگەر ئێمە وەکو وڵاتێکی هەژار بوونەوەی خاوەنی هیچ نەبوونە ئەوژانی ئەم هاوڵاتیانە چی لێباتە تۆ لە کاتێکە ئەم هەموداهاتت لەبەر حکوومەت من پێم وایە بەداخەوە ئەیتوانیشتی زۆر بکە بەڵام نەیکردووە هۆکارەکەشی چییە هۆکارەکەشی بریتێ لەوەی کە بەڕاستی وەکو وتم لێرە خزمەتی هاوڵاتیان ئامانج نییە بەرنامە نییە مەبدە نییە بەڵکو بریتە لە تاکتیکێک بۆ خزمەتی حیزب یعنی بەداخەوە لەم وڵاتە ئەبێ ئەوەی لە حیزب زیادە لە حیزب دەسەڵاتەکان زیادە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت ئەمە گرفتەکەیە بۆیە ئەگەر ئەم حکوومەتە وانەکا بە دڵنیاییەوە پەنا بۆ ئێستا لە هەمویان پرسەناڵەن گەندەڵی هەیە باشە ئەمە نوێم کابینی حکوومەتی هەرێمی کوردستانە چەند وەزیر دادگای کراوە لەسەر هەرێم لەسەر گەندەڵی چەند هاوڵاتی دراوە بە دادگا لەسەرەوەی کە چۆنەڵی مافی هاوڵاتانی خواردووە کە هەمویان ئەڵێن هەیە بەس بۆ دەستی بۆ نابدرێ بۆ جەری ئانە کاکە هەندێک کەس یعنی هەتا بەداخەوە شتێشکەشمانە یعنی هەتا عقلتش دروست نەبووە کابرا لە وەزارەتێکە سەرکەوتو نیە استخالە ناکات دەست لە کار ناچێشتەوە کە لە هەموو دنیاە هەیە لە کاتێکە هەڵەیەکی فازی حەبینی ئامادەیە حکوومەت دەست بەس دووە پرسیارم پێ دوای ئەم کابینێ لە نێوان ئەوەی کە ڕوبەڕووی گەندەڵکاران بێتەوە لەگەڵ ئەوەی کە پەرلەمانتارەکان دەڵێن خاچەخسیەتی لە سنوورەکان بڕینی موچەی هەڵبژاردووە لە نێوان ئەم سێ اختیارە بەداخەوە ئەم چاکسازی کە ئەمان پەنایان بۆ برد ئێستا هاوڵاتیان موچەخۆران ڕاستەقینە باجەکەیدەن نەک ئەوانەی بوون بە مشەخۆر و گەندەڵ بەسەر داهاتی ئەم وڵاتەوە ئەو بینیمان بەڕاستی موچەی موچەخۆری ڕاستەقینە ئەبردرێ کابرا لە ماڵەوە دانیشتە هەرچەنێ وەرگێ هەر خراپە لەبەر ئەوە بەداخەوە نایانتوانی من پێم وایە ئەم بەرنامەی چاکسازیش ئەگەر وا بێت لە داهاتوە بینین بەڕاستی بەرەو خراپتر ئەڕۆین چونکە کاکە متمانەش نامێنێت لە بینی هاوڵاتی حکوومەتە لە بینی ئێمە حکوومەتی مرکزیە لە بینی لایەنە سیاسەکانە لە بینی خۆشیانە بەڕاستی لەبەر ئەوە بەداخەوە نەتواندرا نمونەیەکی جوان پێشکەشکەین و بەداخەوە ڕۆژ بە ڕۆژە توانم بڵێم ئەزمونونەکە بەرە دواوەگەڕێت زۆر بە کوردیکا سەبارەت بەوەی کە بۆچی لە نێوان وەرنەگرتنی باج لە کۆمپانیا ناوخۆیەکان بڵێن کۆمپانیا حیزبیەکان ئەوانەی کە دەسەڵاتیان زۆر لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان لەگەڵ قاچەتی خاڵە سنووریەکان لەگەڵ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی تەنیا بژاردەی دواکەوتنی موچە پەیڕەو کراوە تاخۆی یەکێک لە کارنامەکانی لە چاکسازی لە باجدا بکە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان باج لە زۆر شتی هاوڵاتیان زیاد کرا ینی ئەوەی کە پێوەست بوو بە هاوڵاتیانەوە باجەکان زۆر زیاد کرا بەڵام بەداخەوە تا ئێستا زۆربەی کۆمپانیەکانی کوردستان بۆکەوەی کە باز دەکرێت لە ڕاگەندەکان و بۆ خۆیان باسی دەکەن و دیارە بە داهاتیشا دیارە باجیان لێوە ناگیرێت بۆ چونکە بەشێکی کۆمپانیای حیزبە ئەو کوتمان حیزبی لە وڵاتە دەسەڵاتدار و حکوومەت لاوازە لە ئاستیاوە بەشێکیشی ئەگەر هی تاکیش بێ هی تاکەکان کە دەسەڵاتدارن لەم کوردستانەدا لەبەرەوە ئێمە کوتمان یعنی ئەو چاکسازیانێک کە باز دەکرێت نە لە باجا چاکسازی کرا نە لە تەندروستیا و کوردی چاکسازی کرا کە خەڵک لە بێ ئۆکسیژنیا دەمرێت کە شتێکی زۆر سادەیە بۆیە لەبەرەوە بەڕاستیەوە کارەساتە ناچار چی کرا کە نەتوانرا ئەم هەموو چاکسازیانە بکرێ وە کوتمان باجی سەر هاوڵاتیان زیاد کرا و دوجار دەبێت لە بەرامبەر موچە ببڕێ و لە موچەی کەمکەنەوە سبح قهرمانی اندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی داراسیەکانیانی اندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی سوپاسان دەکەم سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ